بەخۆ ئەوماننیە خۆتە زانی ئاو ئاوەدانی هاوینان بان و 50 ماڵین دەور 400 متر لە سیروانە دووری ئەوە بیرەکەی خۆتان بینیتان ڕسمیتان کرد خۆتان باشە زارن ئەوشە بەلوعەکەیە بەخۆ خەتر ئاوی تێری وەڵڵی حکومەت بەرە ئاو گەرمیان هاتموتیان حلێتان بۆکەین ئاو لە ئیسایەوە بەتان تێرن ئەگەر وی تێرن ماڵێن ئاوایی ئەی نێشی تێرن دەسەڵاتمان بۆ نمونە چەند مۆبایلتان هەیە چەند ساکەوتان هەیە ئێستا ئێمە لە ماڵە سێمە بەری دەبانی ئارە بەخۆ ئەوەی پێویستی بەئاوە ئێوە ئاو نیوەکرێ ئاوی گەرەک ئەرە بەڵە هەموو گوندەکە شەراوە بێ ئاون ئەرە بەخۆ ئاوای خواری دەور 25 ماڵ ئەوش هەرواسە ئەمە هەمووی بەهۆی بەردانەوەی ئاوی بەنداوی دەربەنی خانەوەیە بەڵێ ئەرە بەڵە واتە دۆخی ئەوە بە تایبەتی بە شێوەیەکی گشتی دۆختان زۆر خاوەگووندی چاڵەڕەش و هەروها هاتان باش نییە بە بیاوەیە ناوەڵە حاڵمە باش نییە نەوەڵە باش ئەگەر ئاویە باش ئاویش نێت خوا لەم بانە دەیمە خۆ جاران نییە وەکوونی ئاوە بێت دوو قوشخانە ئاو ئیداری پێوەکەی ئەو سێتەنکیەوە بانەوە خانەوە بەش ناکە ناڕەوە واتە ئاویشە دەوبەر هێن هەر بەش ناکەت ناوەڵە ئاو ئەگەر ئەو ئاوە نییە نەوەڵا بەشمان ناکە ئەگەر ئەو ئاوە نەیە خازنی ئاو جلیکانی و هەزارێتر بەشیەکە بەش ناکە قەسالی دووجار پڕیکە تاویەکە